دروستنەوەی کرێکاری بەردەوامە لە بەرەو پێشچوون. بە گوێرەی هەواڵەکان لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا لانی کەم 16 ئاکسیۆنی ناڕزایەتی و خەباتکارانە لە بزوستنەوەی کرێکاری ئێراندا ڕوویداوە. لە ناویاندا 7 ئاکسیۆن لە بەشی پیشەسازی قورسی فولاد و 5 ئاکسیۆنی کرێکارانی فەرمی و گرێبەستی نەوت پێگەیەکی تایبەتیان هەیە. ڕۆژی دووشەممە 11 بەفرانبار ژمایەک لە کرێکارانی شەرکەتی فولاد پارسی حوتەپا لە ناڕزایەتی بەر لە خوارەبوونی حەقدەستەکانیان بە بەراورد لەگەڵ گرانی لە بەردەمبینەی فەرمانداری شاری شوش کۆبوونەوەیەکی ناڕزایەتیان بەڕێوەبرد و خوازگاری زیادکردنی حەقدەستەکانیان بوون. ڕێکەوتی دەی بەفرانبار کرێکارانی شەرکەتی پایانە و مەخزنەکانی پێترۆشیمی بەندەری ماشەر بۆ دووەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکان و داواکاریەکانی دیکەیان لە بەردەمبینایە و شەرکەتە کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. لە هەمان ڕۆژدا ژمارەیەک لە کرێکارانی فەرمی وەزارەتی نەوت کە لە شەرکەتی نەوت و گازی ئاغاجەری کارەکان خوازیاری لابردنی تەواوی سەقفی موچە، لابردنی سنووردارکردنی ساڵانی خانەنشینی، گەڕانەوەی لێبڕینی باجی زیادە، جێبەجێکردنی تەواوی مادەی 10 و دەستدرێژی نەکردنە سەر سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. خۆپیشاندەران لەم کۆبوونەوەیەدا لە دژی لە خوارەبوونی حەقدەستی خانەنشینان و گرانی و هەوڵاوسان دروشمیانوتەوە. ڕۆژی شەممە ڕێککەوتنەوەی بەفرانبار ژمارەیەک لە کرێکارانی کارگەی گروپی میلی فولادی هەواز بۆ 8مین ڕۆژی بەردەوام دەستیان لە کار کێشاوە و لە بەردەمەوە کارگەیە کۆبوونەوە و مانیان گرت. بەشێک لە داواکاری کرێکاران بریتی بوون لە گەڕانەوەی و هاوکارانەی کە پێشتر دەرکرابوون بۆ سەرکارەکانیان، یەکسانکردنی حەقدەست لەگەڵ ئاستی هەڵاوسان، جێبەجێکردنی تەواوی دەستبەجێ تەرحی تەبەقەبەندی پیشەکان، دەرکردنی بەڕێوەبەری جێبەجێکاری ئێستا و نەهێشتنی خاوەنداریەتی لە بانکی میلی و بەشداری کرێکاران لە بەڕێوەبردننی شەرکەتەکە. بەپێ راپۆرتی شۆڕەی هەماهەنگی ناڕزایەتیەکان ڕۆژی نوێی بەفرانباری 1402 کۆمەڵێک لە کرێکارانی بەڵێنجەری کۆمپانیای پایانە و مەخزنەکانی پێترۆشیمی بەندەری ماشەر لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکان و لە خوارەوەبوونی هەقدەستەکانیان لە بەردەم بینایەوە شەرکەتە کۆبوونەوە. ڕۆژی هەینی 8 بەفرانباری 1402 کرێکارانی فەرمی نەوت لە شرکەتی فەلاتی قاڕەی بەهرەگان بۆ چەندەمین جار لەسەر یەک بەمبەستی ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان کۆبوونەوە. ئەو کرێکارانە لەو کۆبوونەوەیاندا خوازیاری لابردنی کەسانی نفوذی و بەڕێبەرانی ناکارامە، لابردنی سەقفی موچە، زیادکردنی لانیکەمی موچە، لابردنی سنووردارکردنی ساڵانی خانەنشینی، جێبەجێکردنی تەواوی مادەی 10 پێدانی موچە وە دواکەوتوەکانیان لە یەکجیاکردنەوەی پیشە لە ناوچە ئەمەلیاتەکان و دەستدرێژی نەکردنە سەر سندوقی خانەنشینی نەوت بوون. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 7 بەفرانباری 1402 کرێکارانی سەرجەم بەشەکانی گروپی پیشەسازی میلی فولادی هەواز بۆ 6مین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بەرامبەر بە وەڵام نەدانەوە بە ویست و داواکاریەکانیان کۆبوونەوەیەکی ناڕزایەتیان بەڕێوەبرد. ڕۆژی چوارشەممە 6 بەفرانباری 1402 کرێکارانی فەرمی شەرکەتی نەوت و گازی ئاغاجاری لە درێژەی خەبات و ناڕزایەتیەکانی خۆیان و هاوکارەکانیاندا سەر لە نوێ کۆبوونەوە و لەسەر ویست و داواکاریەکانیان پێداگیریان کرد. مانگرتنی کرێکارانی فولاد لە ڕۆژەکانی سێهەم و چوارم و پێنجەمدا بە شێوەیەکی بەربەڵاو بەڕێوەچوو. لە نێو ئەو مانگرتن و کۆبوونەوە ناڕزایەتیانەی کە ئاماژەیان پێکرا، مانگرتنی کرێکارانی فولادی هەواز جێگەی سەرنجی تایبەتی ترە. ئەم مانگرتنە لە درێژەیە و خەبات و ناڕزایەتیاندا بەڕێوە دەچێتکە 10 ساڵ لەوەبەر لەم ناوەندە پیشەسازیەدا ڕوویدا. بە وتەی مەیسەم ئالمەهدی، یەکێک لە هەڵسوڕاوە دێرینەکانی فولاد کە توانیویەتی کۆش بکات بۆ دەرەوەی وڵات، کرێکارانی ئەم ناوەندە پیشەسازیە بە تایبەتی لە ساڵی 97ەوە لەگەڵ زۆر ڕووداوی جۆرا و جۆر دەست و پەنجەیان نەرم کردووە، لە جۆری بەڕێوەبردنی بگرە تا گۆشارە ئەمنیەکان لەلایەن ئەو بەڕێوەبەر و خاوەنکارەوە کە هەموو هەوڵەکانیان بۆ ئەوە بوو کە ئەم کرێکارە خۆڕاگرانە بە چۆکدا بهێنن. سەرباری هەموو ئەمانەش دەرکردن و پەروەندەسازیەکان و هەروەها بانکێشکردنی بەردەوامی کرێکاران لەلایەن هێزە ئەمنیەتەکانی سداتی هەواڵ و ئیتساعاتی سپاش
بەشێکی دیکەن لەو گرفتانە. ئەم هەڵسوراوە کرێکاریە لە درێژەدا وتی شێوازەکانی بەڕێوەبردن بە بەرتیلپێدان بە بەشێک لە کرێکاران بە ناوی بەرپرسیارەتی یان هەوڵدان بۆ بەرتیلپێدان و پێدانی پلە و پۆست بە بەشێک لە کرێکارانی پێشڕەوی ئەم کارگەیە بەڕێوە دەچوو، بەڵام ئەمە هەرگیز لەلایەن کرێکارانەوە قبول نەکرا و کرێکارانی لەسەر کار دەرکراون نەچوونە ژێرباری واژۆ ئەمنیەتی و بەڵێنەکانیان. لە شەپۆلی نوێ مانگرتنەکانی کرێکارانی فولادی هەوازدا کۆمەڵێک هەڵسوڕاوی نوێ پێکهاتوون و هاتوونەتە پێشەوە کە بە وتەی تێکۆشەرانی دێرین گەلێک خاوەن ئەزمون و شارەزان و خەبات و تێکۆشانی خۆیان لەسەر بنەمای خۆڕێک خستن و بردنە سەرەوەی ئاستی وشیاری خۆیان بنیادناوە. ئەم هەڵسوڕاوە لاوانە و باقی کرێکاران لە هەڵسەنگاندنەکەیاندا لە ڕۆژی 11 بەفرامبەر بڵاوکرایەوە وێنایەک لە خەباتی شینایەتی بەردەوامی کۆمەڵگا پیشە سازیەکەی خۆیان خستوەتە ڕۆ. ئەوان نووسیویانە کە بانکی ملی وەک خاوەن شرکەتەکە بەڕێوەبەرایەتی ئێجارە ئێستاعات و پارێزگاری و فەرمانداری و نوێنەرانی مەجلس کرێکارانی خەباتکار و مانگرتوویان لەگەڵ گەلێک ئاستەنگ و ئاڵنگاری بەرەوڕوو کردوێتەوە. سەرەڕای ئەو ئاستەنگانەی کە لە هەڵسەنگاندنەکەدا ئاماژە پێکراوە کرێکاران هەم لەم ماوە کورتەدا گەلێک دەستکەوتی بە نرخیان بەدەستێناوە کە بریتینە بەدیهێنانی بەشێکی بەرچاو لە داواکاریە هەڵپەسەندراوەکان، ناچارکردنی عەلی محەممەدی بەڕێوەبەری جێبەجێکاری گەندەڵ بە جێهێشتنی شرکەتەکە، کنترۆڵکردنی هەموو دەرگاکانی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە، هەماهەنگی تەواو و کاری یەکگرتووانە لە نێو هەموو بەشەکان، گەڕانەوە بۆ سەرکاری هاوکارە هەڵپەسەندراوەکان، بەڕێوەبردنی کۆڕ و کۆبوونەوەی گشتی پڕجۆش و خۆش و کاریگەر، هەڵبژاردننی نوێنەرانی دانوستان، یەکگرتن و هاوکاری هێزە گرێبەستی و پەیمانکاریەکان، ڕووماڵی مێدیایی بەرفراوان و پشتیوانی ڕایگشتی، ڕێخستنی سربەخۆ و بەهێز و یەکگرتو و هەروەها داگیرکردنی کارگە و شەقام بە هاوفکری و بڕیاری بە کۆمەڵ. کرێکاران لەو هەڵسەنگاندنەدا وەک نمونە ئاماژەیان کردووە بە پشتیوانی و پەیامی هاوسۆزی کرێکارانی نەیشەکەری حوتەپا، دوو لە سازی فولادی خوزستان، کارمەندانی بەشەکانی مێترۆ و هێڵی ئاسن و خانەنشینی خوزستان، کرماشان، ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان و خوێندکاران و هەروەها ڕاگەیەندنەکان و کۆڕ و کۆمەڵە کرێکاریەکانی دیکەی وڵات. ئەوان نووسیویانە کە ئەو پشتیوانیانە وەرەیەکی بەرچاو و کاریگەریان بە کرێکاران بەخشیوە لە خەبات لە دژی خاوەنکار و هاوپەیوانەکاندا. هەڵسەنگاندنەکە بەم ڕستەیە کۆتایی دێت، بێگومان مانگرتن و یەکگرتووی و کۆنترۆڵکردنی شرکەت و خستنە ڕووی ویست و داواکاریەکان لەسەر شەقام تاکە ڕێگایە بۆ وەرگرتنی مافەکانمان لە گەندەڵکاران و سەرمایە پەرستەکان.